پێویستیمان بەوە هەیە کە پشتگیری ئێوەمان هەبێ، پشتگیری ئێوە دەنگی ئێوەیە، دەنگی ئێوە ئەتوانێ هاوکار بێ. بەڵام خەڵکی کوردستان دەڵێن پشتگیری لەوە ناکەم بەغدا ببێت تەواقی بلەیان و ڕیسی 25 ساڵی دوای ڕاپەرین بکرێتەوە بەخۆری. نێچیروان بارزانی بریار بەدەست یاریمی کوردستان دەڵێ ئەوە نەک تەنیا ڕای خەڵکی کوردستان نییە، بگرە هەلویستێکی ئەوەندە بچووکە وەک بارزانی بێ پێچ و پەنا دەڵێ ئەو هەڵویستە یەک زەرڕە کاریگەری نابێ. حقت ئەوەی کە ئێستا لە سلەیمانی یعنی ئەوەی کە باز دەکرێتن و ئەوەی کە داوا دەکرێت بەڕای ئێمە ئەوە ڕای هەموو خەڵکی سلەیمانی نییە، ممکنە ڕای بچووکی ناو هێزە ڕای هەموو هێزێکی سیاسیش نەبێ، ڕایەکی کەم بێ لە ناو هێزێکی سیاسیدا ئەگەر هەر دەیانەوێ بەو شێوەیە ڕاستەوخۆ لەگەڵ بەغدا مۆمەڵە بکەن بۆ بفەرمون بیکەن. و من تەسەورنەوەم هیچ مشکلەیەک و هیچ زەرێک بۆ هەرێمی کوردستانی هەبێ، ئەوانە ڕای خۆیانە و ئەگەر بۆیان دەچێتە سەر بۆ بفەرمون بیکەن. ڕۆژی 12 ئەم مانگە لە سلێمانی خۆنیشاندانێک بەڕێوە چوو هەندێلانی سیاسی و فراکسیونە کوردستانیەکان لە ڕێگەی نوێنەری یەکەمیان لە پەرلەمانی عێراق داوای مامەڵەی ڕاستەوخۆی نێوان بەغدا و سلێمانی کرد و کارتی سووریشیاندا هەولێر خۆنیشاندەران هوتافیان بۆ عەبادی کێشا. بە خەڵکی کوردستان حکوومەتی بەغا ڕاستەوخۆ لەگەڵ پارێزگاکانە پەیوەندی بکە بۆ ئەوەی بەشی موچەی پارێزگاکان ئێستا بەهۆی شەڕی مووسڵەوە پەیوەندی نێوان هەولێر و بەغدا ئەوەندە پتەوە کە پێ ناچێ ئەو پەیوەندیە لەسەر هەر هەنگاوێک بێ بەغدا تێک بدات. پەیوەندی ئێمە لەگەڵ دوای ئەو سەفەرەی کە من چووم بۆ بەغدا و دوای ئەوەش سەرۆکی هەرێم چوو بۆ بەغدا، حقیقەت من دەتوانم بڵێم یعنی ئێمە لە قۆناغێکی باش داین لە پەیوەندی و گفتوگۆکردن لەگەڵ بەغدادا. ئەوە معنە ئەوە نییە کە هەموو کێشەکان حەل بووە، بەڵام ئێمە دەتوانین بڵین بیئەیەکی باش ئێستا دروست بووە لە عیلاقاتی بینی ئێمە و بەغدا. حکومەتی هەرێمی کوردستان دەڵێ هەرچەند ڕێگەش زۆر بن بۆ چوونە بەغدا، بەڵام هەمویان هەر دێنەوە هەولێر ئەوەی بە ڕێگەیەکی دیکەدا بڕوات کورت و پۆخت ماندوو دەبێ و ڕەنگە نەگات. دەمێک کە کورد هەوڵ دەدات کەرکووک بگەڕێتەوە سەر باشووری کوردستان، بەڵام هێشتا ئەمە نەگەیشتوتە ئەنجامی کۆتایی دەنگێک لە سلێمانی بەرز بوویەوە و ئەڵێن دەبێ بگەڕێنەوە سەر بەغدا. ئەم بگرە و بەردەیە هەموو دوای شەڕی داعش دەردەکەوێ کە کێ دەگەڵ باشووری کوردستان دەبێ و کێ لەگەڵ بەغدا دەبێ. هیفدە ڕەحمەت ڕوودا و